جارێکی دیکە حکوومەتی هەرێم بە بەهانەی نەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغداوە دەستی بۆ موچە بڕین بردەوە. ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە لە سا 21 موچەی فەرمانبەران ببڕێت. گەرچی ئەنجومەنی وەزیران دەڵێت بڕیارەکە بۆ مانگێکە، بەڵام فەرمانبەران دەڵێن حکوومەت قسەی ڕاستی نەماوە و بڕیارەکە هاوشەوی پاشەکەوتی موچە دەکرێت بە هەمیشەیی. ئێستا ئێمە یعنی نازانین چی بکەین، هانا بۆ چێ بەرین؟ ئێمە نان نییە بخۆین کاگە، نان نییە، هەر نانمان نییە، بۆ یەک تەماتە توانم شەڕە چاقۆ بکەم ئێستا. تەماتەیەکم نییە من لە ماڵەوە بیخۆم کاگە، بە پێ هاتووم لە تافگەوە بۆ ئێرە. ئەوە باڵاسە لە تافگە لەکوێ بە پێ هاتووم بۆ ئێرە کاکە. پارەمان پێ نییە، ئێش ژیانمان وەستاوە. کاکە کوڕە مەسوولێک و ئێماژی فەرمو بڕۆسێری ژیانی ئەوان و ژیانی ئێمە، ئەوانە هەموو شتێکیانەیە، ئێمە هیچمان نییە. خوای گەورە لە قورئانە بە یەک نوقتا وەسفی جەهەنەمەکە. ئەڵێ داوای هەرچی بکەی نییە، لە کوردستانی وەکو جەهەنەمی لێ هاتۆ، داوای هەرچی بکەی نییە. خوا شگە بەینێمە سەرۆکی حکوومەت کاکە هەر هیچ نەبێ کە سقوتتان کردووە، یعلانی سقوتبوونی خۆتان کەن، حکوومەتەکەتان فەشەلی هێناوە، هیچ نەبێت داوای لێبوردن لەو خەڵکە بکەن کاکە. کاتێک تۆ لە وەزارەتەوە حکم و یاسایەک دەرەکەی بۆ مانگێک دەری ناکە، ئەماڵ خەڵەتانی میلەت ئەمە غافڵکردن و جێلکردنی لەگە ڕێزمە میلەتە. ئەم ئیساڵێ بۆ مانگێک کردووە، بەڵام دوایی کا بە سابت و لەسەر تەواو تەطبیقێکە، چۆن 4 ساڵ پێشی سا کە موچەکانیان بە ناوی پاشەکەوت و لێیان دزین و لێی دابڕی لە ساڵ 25 دیسان هەمان شتەکەتەوە حاڵەتەکەیە بەس بە جۆرێکی تر بە ناونیشانێکی تر. ئەڵێم هەچی کاتێ ئەوان بۆ ئەو مانگە لەسەر قسەی خۆیان بوون، منیش لەسەر قسەی خۆم مەوجودم، ئامادەم ڕەمی بکرێم لە پگەی سەرایە وەکو پاشەکەوتی موچەکەی لێ. ئێستا کوا پاشەکەوتی موچەکەس باسێکات شێ داینە خۆیان دایانە کاگنێسیر و کاقوبات نەبوون، ئەمە ژیانە خەڵقی تایە، ئەمە وەزعە بەهۆی بێ موچەیەوەی تۆ هەموو شتەکە هاتە سەر موچەش بۆ نەدرێت. ئەیکە موچە بۆ نەدرێت بۆ وازنیانی کاک. دەوترێت تاوانی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم لە ئەستۆی حکوومەتی هەرێمە، چونکە هەرێم لە سەرەتاوە پابەندی ئەو ڕێکەوتنە نەبوو لەگەڵ بەغدا بۆ ناردنی 350,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. ئەوە ژوای کرد موچەکە بوەستێت بە بڕوای پسپۆڕانی ئابووری. ئەگەر لە 121 موچەی فەرمانبەران ببڕێت، بازار و کار و کاسبی هەوڵاتیان لەوەی ئێستا هەیە خراپتر دەبێت. خۆی جگەرەوەی کە ئەسڵەن ئێستا ئیتر متمانە نەماوەی کە موچەکە ئەدرێت یان نادرێت، متمانە نەماوەی کە پارەکە لە کاتی خۆی و بڕەکە هەمووی ئەدرێت یان نادرێت. ئەمانە هەمووی چی دروستەکە لای خەڵک ئەو دڵە ڕاوکیەوە و ئەو نەبوونی سیقە و متمانەوە لێکە کە تۆ جەنابەت وەکوتم حتا پارەکە شۆر بگری گومانمان هەیە لە مانگی داهاتوو ئایا پارەمان دەست ئەکەوێ یان نە، لەبەر تو جەنابەت کۆمەڵێک ڕووداوەیە کاریگەریان هەیە یاخود کۆمەڵێک گۆڕاوێک کە کاریگەریانە لەسەر چی، لەسەر دۆخی داهاتی گشتی کە داهاتی حکوومەتە. تۆ بەڕێزی سێرەکی جەنابەت چالاکی ئابووری لە جیهان هەمووی وەستاوە بەهۆی کۆرۆناکە. جگەلەوە تۆ بەڕێزت نرخی نەوتت هەیە کە دائەبەزێ یاخود زیادەکە کەمێک زارێکە بەڵام زۆر دائەبەزێ. ئەمەش ئەبێتەوەی هۆکارێکی تر بۆچی بۆ کەمکردنی داهاتی حکوومەت. باشە داهاتی حکوومەت کە ڕێژە زۆرەکە پشتە بەستێ بە داهاتی نەوت، ئەوەش کەمی کردووە. داهاتی حکوومەت کەم بوو، موچە لە کاتی خۆی بڕەکەی خۆی نادرێت. ئەمانە هەمووی والیەکە فعلەن ئابووری هەرێمی کوردستان خوانە خواسا تووشی ئەو داڕوخانە بێە ببووکێتەوە بەگشتی. لە ساڵی 2016 حکوومەت بڕیاری پاشەکەوتی زۆرەملەی بەسەر موچەخۆراندا سەپاند. بەهانەی ئەو کاتەی حکوومەت بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە بوو، بەڵام بەهانەی ئەم جارەی بۆ بڕینی لە 121 موچە بۆ ڕاگررتنی بودجە دەگەڕێتەوە لەلایەن بەغداوە. ئێستا لە شەقامی گشتی هەرێمی کوردستان ناڕەزایی و بێزاری بەشێک لە موچەخۆران گەیشتۆتە ئاستێک. داوا دەکەن لە ئێستا بەدواوە بە ڕێکارێکی یاسایی موچەکانیان بخرێتە سەر بەغدا و بە تەواوی دەستیان لە دەستی حکوومەتی هەرێم بێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.